بەڕێزان دووبارە سڵاتان لێ بفەرم بەردەوامی لەگەڵتان بەڕێز کەمال ڕۆف سەرنووسی ڕۆژنامەی هاوڵاتی میدیایەکی پرۆفشناڵ و خاوەن قەزیەی نەتەوەیی و خاوەن ویست و خەونی بە مەدەنیکردنی ئەم مجتەماع دروست بووە ئەگەر دەسەڵاتیش لە هەندێک جمگای وەکو ئێوە ئەڵەن ناعەقلانی بەیە ئەجندایەکی شەیتانی هەبێ بەرامبەر بە میدیا ئێوە بێن باڵانسی ئەم حاڵەتە بکەنەوە و ئێوە ڕۆڵێکی تەواوکاری ببینن و ئامانج نەتەوەکە بێنە ئامانج لای ئەوان بریتی بێ لە لێدانی ئێوەکو ئێوە ئەڵەن و نەلای ئێوەش بریتی بێ لەوەی کە ئێوە حرەسی ئەوە بن کە کەم و کورتێکی دەسەڵات ببین و زۆر لە حەزمی خۆی زیاتر گەوری بکەنەوە. ئەو شتێک کە زۆر ئێمە نیگەران کردو تاکو ئێستا ئەوەیە کە ڕوئیاکە دیار ئەمە بۆ هەموو ئەو کار بەدەست و هەموو بەرپرسە حیزبیانە نییە کە لە هەمیان وا و تەسەوریان نیە تەسەوری جاجایە لە ناو ئەم دوو هێزە سیاسیا بە تایبەتی پارتیەکێتی هەندێکیان زۆر هاوکارن هەندێکیان زۆر پشتیوانی لە میدیا هەلیەکەنوانە بەڵام دیارە ئێمە قسەمان لەسەر ئەو نفوزەیەک ئەو نفوزە بەهێزەیە کە نفوزێکی لە ناو دوو حیزبە بۆ دوژاتیکردنی میدیا هەلی بوو ئەو هەلومەجە تازەی کە لە دوای دروستبوونی میدیا هەلیەوە لە کوردستان هاتو پێشەوەی کاگاری وتی جۆری لە شپۆکان و شڵەژانی دروست کردووە ئێمە ڕەنگە ئەم هەندێک شتێک بڵاومان نەکردێتەوە بەڵام ئێمە هەمیشە ڕۆڵی ئاشتیوانیمان بینیوە هەر بیدایەتی ڕۆژنامەی هاوڵاتی بە ئێمە چوین لە پیرەر لەو منتیقەیە کە نێوان پارتیەکێتی کێشا بوو چین خێمەمان هەڵاشە و ڕۆژماینوانەیە مناسبەتمان گێڕا بۆ ئاشتیوانی و من بۆ خۆم لە کاروانی ئاشتیا بووم کە مەکتەب سیاسی پارتی ئەو کاتە کە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی هاوڵاتی بووم و لە چەند ساڵی ڕابردووە من بۆ خۆم چەند جارێک ڕۆڵی ئەوم بینیوە کە سەرۆکی کابینەی پێنجەمم بینیوە مەسجی ئەوم هێناوە بۆ ئۆپۆزیسیۆن بۆی کە بە هەموو لایەک هەوڵ بین بەریەکەوتن نەبێ خۆ ئێمە کە دژی بەریەکەوتنی دژی توندی تیژین لەبەرەوە نێک کە جستی خۆمانە سووتێنێ لەبەرەوەی کە بڕوامان پێ نیە و پێمان وایە زەرری گەورەی ئەم کۆمەلگای زەرری گەوریلەکە بۆیە هەمیشە ئەو ڕۆڵەمان بینیوە سەبارەت بۆی کە ئەجێندا ئەو ئەجێندانش کە ئێمە نیشانی بین لەسەر جگە لەو مەلەفەی کاک نەبەزی شارت پێکە مەلەفی دەوڵەتوانە ئێمە هەمیشە لەگەڵەوە بین کام کۆمەلگایە بەرەو کرانەوە بچێت و ئەوەی هێزانە گەشە بکەن کە لەگەڵ کرانە و لەگەڵ ئازادی لەگەڵ دیموکراتیان بۆیە من پێم وانە ئێمە بێدەنگ بوو بێتین و ئێمە تەنها دەوری نێگەتیفمان بینی بێت و ڕەنگە هەندێک شتەیە هەندی هەواڵ هەبووە کە زانیمانە کەمە زەرری بۆ سەر ئەمنی قەومیمان هەیە ئەسڵەن هەواڵی گرنگیش بۆ ئەتوانرا ئیسفادەیەکە بڵام لەبەر خاترەوەی کە ئەمە زەرر لە ئەمنی قەومیمانیات ژێربەژێر ئەم هەواڵەمان لا بردووە چاکمان کردووە و معالەجەمان کردووە نەگەوەی کە بڕین پژۆمان خستی بێت بۆیە ئێمە حقا ئەنی ئەو ڕۆڵی کە بینراوەی کە ئێستا ئەتوانم بڵم بەشێکیم باز کرد ڕەنگە هەمین باز نەکرد بێ حقا ئەوە بە گرنگ وەرگیرێ دوای ئێمە چەند جارێکە مەکتەب سیاسەکانی پارتیەکێتیمان بینی و هەمیشە داوای ئەومان لێکردوون بە ڕۆحێکی دیموکراتیانە مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکەن ئۆپۆزیسیۆنمان بینیوە داوامان لێکردن لەگەڵ دەسەڵاتە ئەمە دەسەڵاتی کوردوێ ئێشتا ئەمە لە قۆناغی ئەوانین بم دەسەڵاتە بڵێن دیلیتیان هەرکەسەڵەمان بینی هەر کەسێک پێی وابێ ئێوە پیاوی ئەم حیزب و حیزب و پیاوی ئەم سەرکردەوە ئەو سەرکردن و ئێوە ئەجندایەکی شەیتانیتانەوە ئێوە لە زەد لە ئاژاوە ئەبینن و ئێوە مەسەلەن لە مانشێتەکانتان ناموبالەغەی زۆرەکەن و تارگێتەکەتان کورد نییە ئامانجەکەتان بازاڕە ئەمە غەدرە من پێمە مێغەدێکی گەورەش باش ئەگەر یەکشتی کە حەزەکەم ئەوەی پێڵم ئەوەی کە کاک ئازاد دەڵێ ئەبێ ڕۆژنامەنووس هار و هاج بێ و خۆی زانیاری دەستکەوێت لە هەموو دنیا کاتێک ڕۆژنامەنووسێک ئەوە ڕسمی دیمەنێ بگرێت کە ئەم دیمەنە بۆ پۆلیسیەکی یا بۆ کەسێکی ئاسایش وارد نییە حەز ناکە ئەم دیمەنێ بگرێت ئەو ناچە کامێرەکەی لێ بسەنێ لە ڕۆژنامەنووسەکە بە ئەچی خۆیاتە بەر شاشی کامێرەکەی فەر عەدەسەکەی بۆی کە ڕسمەکەی دەست نەکەوێت وێنەکەی دەست نەکەوێت لای ئێمە کامێرەکە لە ملی ڕۆژنامەنووسەکە دا ئەکەنن کامێرەکەی ئەبن پرشەقی ئەکەن لێ ئێن ینی ئەمە گرفتمان لەوانیە کە دەسەڵات مارەتی دەسەڵاتی خۆی نەکات ئەمە گرفتمان لەگەڵوانیە کە گرفتمان لەوەیە کە یاسایەک نییە بۆی کە ئەم پیاوە کە پیاوی دەسەڵاتە پۆلیسە ئاسایشە ئەو مافەی نییە کە لێمان بات ئەو مافەی نییە کە مافەیە بمان وەسیلە بە کاکە ڕسم مەگرە بەڵام ئەو مافەی نییە کە لەبەر چاوی خەڵک تێڵاتێڕێنی کا کامێرەکەی بەرێ میمۆرەکەی بەرێ مۆبایلەکەی گیرفانی دەرێ بزانێت چی کردووە چییە چکە ئەوانە زانیار ڕەنگە زانیاری بن زۆر باشە ئەگەر ئێستا باسی لایەنە نەگەتیڤەکانمان زۆر کرد ئەوان باسی لایانی نەگەتیڤی میدیان کردوەوەش باسی لانی نەگەتیڤی دەسەڵات ئەوەندەی کە لەسەر مێزێکی لە بەرنمێکی ساعتی ئەکرێ شتە هەندێک شت وروژێنرا بکەم لەو بەڕێزانە ئەنۆ پرسیارە بەدەنگ کەسی یەکەمی ناوپاری دموکراتی کوردستان و کەسی یەکەمی ناوێکێتی نیشتمانی کوردستان بکرێتەوە بۆ تاکو ئێستا چاوپێکوتنی لەگەڵ میدیا ئەلیان ناکەن بۆ ئەمە ینی ئێمە نین
ئەگەر نین ینی ئەوان دیلیتی ئێمەیان کردووە ئەگەر ئەم مافەمان پێنا ئەی بۆ بە ئەم مافە بە ڕۆژنامێکی تورکی و عەربی و فارسی و هەموو ئەو دەستگاکانی تری بێ ئەی بۆ مافە بێ ئێمە نایبێ پرسیارێکی ڕەوایە هیوادارم بگاتەوە لای خۆیان بەڕێز کاک نەبەزگۆران ئەگەر ئێستا مەسەڵەن نوێنەرێکی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچیا ئەگەر تۆ لە BBC یا لە CNN مقابلەت بێ خەڵکی سەحەفیەکە لێت بپرسێ بەڕێز کاک نەبەز لە ماوەی تەجروبەی حکومڕانی کوردیە چ شتێک زۆر پێی سەرسامیت و زۆر گەشەی کردووە پەیوەست بە مافی مرۆڤ و بە گەشەکردنی ژیانی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی هەرێمی کوردستان چۆن وەڵامیانیتەوە وەڵاڵێم بچۆن لە زیندانەکان بپرس ڕەنگە ئەوان وەڵامێکی باشتریان پێبێت چونکە ئەوان زیاتر هەز بە ئازارەکەکەن و ئەوان زیاتر مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵا کرابێ بۆیە من ناتوانم وەڵام بدەمەوە لەبەرەوەی داتایەکی تەواو لەبەر دەسانیە کە لە هەرێمی کوردستانە چۆن مامەڵە لەگەڵ مافی مرۆڤ باکرێ زۆر باشە بەڵام پرسیارەکەی من شمولی تر بوو لەسەر گەشەکردنی هەمەلایەنی هەرێمی کوردستان مەبەستەوە بێ کە من بێم باز لەسەر چاکەکانی هەرێمی کوردستان من پێم وایە میدیاهلی دەستکەوتێکی گەورەی ئینسان ئینکاری لێ ناکات لە وڵاتە دەستکەوتێکی گەورەیە و ئەبێ جێگای شانازیە بۆ هەموو زۆر باشە کاکەمال زۆر سپاس دەکەم بەڕێز کاک نەبەزگۆران ئەگەر ئێستا لە کەناڵێکی BBC یا CNN مقابلەت بکەنەوە ڕۆژنامە نووسێکی کورد پێت بڵێن ئەزمموی هەرێمی کوردستان پەیوەست بە ئازادی چۆن هەڵە سەنگێنیت و خاڵی پۆزتیڤ یا نەگەتیڤ کامیان زیاترە لە لای تۆ خاڵی خراپەکان زۆرترن لە هەرێمی کوردستانە لە خاڵە باشەکان و خاڵێکی زۆر باشەیە کە ئێمە بەردەوام لای خۆشمان قسەی لەسەرەکەین و زۆر جاری لەگەڵ میدیای دەرەوە چه مقابلەمان کردبێ یاخۆ چێ دانیشتنێکمان کرد ئێمە قسەمان لەسەر خاڵێکی زۆر ئیجابی کردووە کە ئەویش دروستکردنی میدیاهلی لە هەرێمی کوردستان و بەرهەمی میدیاهلی بەرهەمی ڕەنجی کۆمەڵی گەنجی هەرێمی کوردستانە و ئەمەش دەستکەوتێکە یەکەکە لەو دەستکەوتە گرنگانەی کە بە ئیرادەی کۆمەڵی کەس لە هەرێمی کوردستان دروست بووە و بە پاڵپشتی ئەو خوێنەرانی کە لە هەرێمی کوردستانە بەردەوام پاڵپشتی ئەم میدیایان کردووە ئەمە بە دەستکەوتێکی زۆر باش ئەزانین و شانازیشی پێوەکەین بەڵام ئەمە دەستکەوتی خەڵکە پێم وایە نەک لە دەستکەوتی دەسەڵات بێ زۆر باشە پرسیارەکەی تۆ بە داخراوترەکەم ئەگەر تەجروبەی کوردی مەسەڵەن تۆ ئیمتحانی بکەی چەند لەداهێنێت لە پەیوەست بە ئازادیە من پێم وابێت لە هەرێمی کوردستان کرانەوەیەکەیە بەراورد بە بەو کەڵچەری کە تیاژین بەراورد بە و هەلومەرجە سیاسی کە تیاژین بەڵام ئەمە لە ئاستی پێویستانی ئەکاری باشترکەین بەڕێز کاک ئاری هەرسین میدیای ئەهلی کە لەو ڕۆژەوی سەرپێکەوتووە تاوەکو ئێستا توانیوەتی چ ڕۆڵێکی ئیجابی بۆ تەنمیەی بەشەری بۆ وشیاری کۆمەڵایەتی بۆ وریاکردنەوەی دەسەڵاتی سیاسی لە هەندێک کێشە بۆەوەی کەڵاکە نەبێت توانیوەتی چ ڕۆڵێکی پۆزتیڤ بگێڕە وڵاهی ئەگەر یەک ڕۆڵیشی گێڕابێ ئەگەر ئەو دیواری شکانە بێت دیواری بڵین تەبووی ڕەخنەگرتن لە دەسەڵاتی سیاسی یا ڕۆشتن لەسەر بنەمایشی ترادیسیۆنالیزم یعنی سنەتی ئەگەر بەس ئەوەشی کردوێ هەنگاویشی زۆر گرنگی ناوە من جارێکی تێڕێمەوە میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان جێی شانازی ئێمەیە من بڕا بۆ قسەی کاکنەبەزەکەم کاڵێ ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کۆمەڵگەی ئێمە لە هەرێمی کوردستان بەڵام من لەگە یەک تا لەوانە لەگەڕیان موافق نەبووم ئەمە ڕاستە ئیدارەی کۆمەڵێ خوێنەوار و گەنجی وەکو خۆیان ئاسایی بۆ لە هەرێمی کوردستان کە ئێمە شانازی پێوەکەین ئەمە دروستکراوە بەڵام تەعاملکردنی دەسەڵات نەگەیشتووەتە ئەو ئاستەی کە لە وڵاتانی دیکتاتۆری کە بچێت ڕۆژنامەکەی بە تەواوی دابخە یعنی فەرق هەیە لە بینیەوەی کاک ڕەنج کە تۆ بچی داوا قەیدکەی لەسەرێکێ یان مەجموعەیەک هێزی ئەمنی بنێری هەرچی کۆمپیوتەر و تەبع و نازانم چیمانە هەیە بێنیتە دەرەوە هەر قفڵێ بێ لە دەرگاکە بڕی هەر ئەمەوەشی تریش نییە ناوبم بۆ محکەمە ئەمە یعنی هیچ نەبێت ئەزعف الئیمان هیچیش بێ لەلایەن دەسەڵاتی سیاسی کوردەوە لە هەرێمی کوردستان کەم تاکورتێک ئەگەر یاریدەر نەبوو بێ بڵێن پاڵپشتێک بۆمانەوە حەقە ئینسان کاگازات چۆن میدیای ئەهلی هەڵە سەنگێنی توانیوەتی چی بکە بۆ ئەم میلەتە و بۆ ئەم دەسەڵاتەکە لە غیابی ئەمانە ڕەنگە سستر بڕۆشتە ئەم مێژووە و لە ئێستا باشتر نەبووە من پێم وایە کاروانێکەیە و کاروانی بستنی ڕزگاری خوازانی گەلی کوردە کۆمەڵە جنگەی ئەساسی هەیە کە بریتێ لە پرۆسی سیاسی بریتێ لە ئازادی میدیا بریتێ لە مافی هاوڕاتی بوون بریتێ لە چەسپاندنی دیموکراسی و شەفافێت ئەمە هەمووی دیارە میدیای ئەهلی دەوری تیا هەبووە بەچی بە سوورێکی ئیجاب و بە سوورێکی پۆزتیڤ
بەڵام لە پاڵ ئەوە شابێ بزانین دەسەڵاتی سیاسی کرانەوەی هەیە و دەسەڵاتی سیاسی ئازادی و دیموکراسیەت و با بڵێن بە شێوەیەکی ئاشتی دەساوکردنی دەسەڵات لە قازانجێتی بۆ ئەوکرانەوەی کردووە. با نمونێک بە تۆ بڵێم لە چوار دەوڵەتی دەوروبەری ئێمە گۆڕانکاری تایە یا لە گۆڕانکاری بەڕێوە پێڵن تونس، میسر، لیبیا، سووریا لە هەر چواریانە نە مۆزایەکی سیاسی وەکویەکە نە ئەنزیمەی سیاسی وەکویەکە. لە میسر مۆزایەکی سیاسی بە شکڵ نەگۆڕا دوای حوسنی مبارەک کە 18 ڕۆژی خایەن. بەڕاستی میدیا پێشکەوتوتر بوو ڕێکخراوەکان باشتریشیان کرد. بەڵام لە تونس تاکو هەفتەی لەوە پێش 168 ڕێکخراوی سیاسی داوای ئیجازەیان کردووە. لە لیبیا مطلقاً حیزب بە چاک و خراپ بە دەسەڵاتی شەبوونی نییە. لە سووریا یەک حیزب هەیە یعنی سێرکە. ئەمە بدا لە چیەکە ئەمەدا لەوە کات کە ئێمە لە ناو کاروانی بستنە ڕزگاری خوازانی گەلی کودا کۆمەڵی ویزگایە کۆمەڵی جوگایە ئەم جوگانە هەمیان مشارەکن میدیای هەری دەورێکی ئەکتیف و دەورێکی ئیجابی بووە. من پێم وایە ئۆپۆزیسیۆنیش دەورێکی ئەکتیف و دەورێکی ئیجابی هەیە. ینی بەسەراحەت یانی بڵێ ئۆپۆزیسیۆن ینی من بەتۆڵم 92 هێت لە زانانی کە بڕۆ 35 کورسیانیان نەبوون. ئەمە دا لە ڕووی جوانی پرۆسی سیاسیەکە. ئەمە وەزع هەمووی کۆبەندی چییە؟ کۆبەندی ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی باوکە ئەبێ ئەمنیەت پارێزێ دەخلی خەڵک بەرزکاتەوە ئازادی بەرقەرارکە ئاشتی فراهەمکە ئەم دەسەڵاتی سیاسی بەرپرسیاتی ئێستا پێشنیارت چییە بۆ جیهەتە ئەمنیەکانی سەر بە دەسەڵات کە بۆ نمونە لەو ڕووداوانەی کە بۆ نمونە کەیسێکی وەکو کەیسی ئاسۆس هەردییان هەر کەیسێکی ترکە بە ئومێدم قەت دروست نەبێتەوە دوای ئەو حاڵەتە بۆی کە لێپێچینەوەی کە بۆی ئەگەر کەسانێکیش مەسەڵەن قەزیەکە تا ئێستا ناتوانانی هیچ جهتێک مەسەڵەن بەرپرسیار بکەیان هەر شخصێک بۆی ئەگەر کەسانی ناو حیزبەکان بنیا ئەگەر هاوڵاتی ئەتیادیش بێیان ئەگەر هەر حاڵەتێک بە هەست بکەن نەمە شاری بە حاکم نییە و دەسەڵاتێکەیە ڕقابەتێکەیە پێشنیارت چیە؟ دەسەڵاتی سیاسی بۆی جوانتر بێ بۆی بیسەلمێنێگەی کلانەوەکەی لەناو ئەم کللتوری شەرخا لە سا 60 بیکا بە لە سا هەفتا ئەبێ بە شوێنیا بڕوا و چالاکانە ئیشی تیا بکە و ئەبێ ئەو کەیسە ینی بە ناو فەزای مودانکردن لەلایەن وەرەقە و لەلایەن ئەم جەریدە و لەلایەن ئەو ئەرگانۆ نەمێنێ ئەبێ لە حیزی جێبەجێکردنا بە دوواداچوونی تەواوی بکە و ئەبێ تۆمەتباران بابنێن ڕەوانەی دادگا بکرێت بۆی بتوانانی وەسم هەم حەقی ئاسوساردی نەفۆتێ هەم ئەوانش بە بابرین بە سزای خۆیان یا بە لێپێچنی خۆیان یا بە دادگای خۆیان. زۆر باشە بەڕێز کاگازاد ئێستاش میوانە بەڕێزەکان وەرەگرین بەڕێز کاکێ من فەرموو. محمود ڕۆژنامەنووس من پرسیارێکم لە کاگازاد ئەمنێت بۆ ڕۆژنامەنووسی حیزبی پارێزراوە نەک بۆ ڕۆژنامەنووسی ئەهلی نمونەش بۆ خۆتان تازە ڕۆژنامەنووسێکی حیزبی پێ بڵێ زلەیەکی لێدراوێ ئەمە پرسیارێکم پرسیارێکتریشم بۆ هەیە من هاوڕام لەگەڵ کاک نەوەز و کاک کەمال ئەوەیە لە کوردستان ئێمە هەیە تا ئێستا ینی بەسیترینیشت بۆ حیزبەکانەکە شتێک بێ سەر دۆزێت بۆ نمونە مناڵەکە دەزرێت چنە بەغای دۆزد بەڵام هاوڵاتیەک لە سلێمانی ڕۆژنامەنووسێک لێ ئەدرێت نادرۆزێت و سێرەکە لەمایە ئەی ئەمنێت بۆچی بۆ ئاو من بەهێزە بۆچی ئەنی بکوشێک هەیە لە هەولێر بۆ نادۆزێت یانەوەنی کەرکک تۆ سەڵاتت نییە لەسەر بەڵام دەسەڵات هەیە بارگای حیزبی دروستکە لە کەرکک ئەی بۆ لەمانە دەسەڵاتی کوردی زاڵە لە کەرکک بۆ لەوایە زاڵنی ئەم بکوشە بدۆزێتەوە پرسیارێک ترم ئەوەیە سەرۆکی هەرێمە واژۆی لەسەر ژمارە 35 کردەوە کاکە هەر سەرۆکی هەرێمە هەر حیزبەکەی سەرۆکی هەرێمە پێشێری یاسایەکە زۆر ڕوونە وڵای ڕوونە ئەو تۆمەتباری ئێمە کاکە زۆر سپاس دەکەم ئینمان کردو زۆر سپاس دەکەم زۆر ڕوونە بەڕێز کاک ئاریەرسی وەڵامت چییە؟ وڵی چی بێ ئەم تۆمەتباری ئێماکە ئەو وەڵێ وایەم نەڵێ وانە زۆر بە بۆچوونی من ئەو شتانە بە بەڵگا وترێ نەک هەر بەقسەکردنیاوە زۆر باش کاکێ من وەڵا حەزەکەم تۆکو ڕۆژنامەنووسێکی گەنج لەوە بگەیت مەسەن لە کوردستانی عێراق مەسەن کللتوری کوردستانی عێراق خارج نیە لە کللتوری ڕۆژهەڵات کە مەسەن نەهامەتی تایە کە بستەمکاری تایە کە پشێوی تایە نمونەیەکت بەمێ بۆ وشەی دز هەیە جەردە هەیە چەتە هەیە ڕێگر هەیە شەوکوت هەیە ئەمە لە ناو مرادفاتی کلمی کوردیا بەڵام سێ کلمەی تەسامح و لێبوردەی و بۆ بدۆزەرەوە ناو کولتوری کوردیا من پێم وابێ ئێمە دنیاکەین بە شامی شەریف ناتوانین دەسەڵاتی سیاسی بە ئۆپۆزیسیۆنیۆ میدیای کوردی بە میدیای ئەهلی و میدیای حیزبیەوە هەر هەمووی لە ناو پێگەیەکە ناو کولتوریەکەیە کە هەر هەمووی بەیەکۆ سامی هەیە سامی هەیە لە چاکسازی لە گۆڕانکاری لە زیاتر ئازادی و فشارقسە سەر دەسەڵات و سامیشیە لە نەهامەتیەکان لەبەرەوە کەسمان لی معسووم نین ئەو حەقەتە بابزانین بەڵام بەڕاستی من بەدۆڵە من دەسەڵاتی سیاسی بە بەرپرسیەکە مەزانم چکە باوکە ئەبێ ئەمنیەت پارێزێ و ئەبێ دەخل بەرزکاتەوە و ئەبێ ئاشتی هەبێ و بێ سەقامگیری سیاسی دروست بکە من بەڵام لەوەش پێمان وابێ ئەمە هەمووی بەتەنها لەسەر شانی دەسەڵاتی سیاسیە میدیا و گەنج و ڕێکخراوی NGO و ئۆپۆزیسیۆن لە دەرەوەیان حەجیز نەخێت ئەوە نمونەی لەندەن کاکە لە ئەخیر مزاراتی لەندەنە ئۆپۆزیسیۆن هەموو تەییدی دەسەڵاتی سیاسی لەندەنیان کرد کە پێوترێ شەغەب پس پرسیارێکی تریشی کرد بەڵێ پرسیارەکەی
پرسیارێکی کرد لە قسەی لەسەرەوە کرد ڕاستەکە ینی شتێکی زۆر جوانی وروژان باسیەوەی کردکە ینی منداڵێکە دزرێت لە سلێمانی لە هەولێر یعنی دوایەوە هێز ئەمنیەکان دوای فترەیە گەچن لە بەغا مناڵەکە دۆزنەوە و بکەرەکانیش دەزگیرەکەن یعنی سەیرە ئەمە ئەم کارەیە ئەەکەن کە کارێکی زۆر باش ئەوان دەیکەن بەڵام لە پاڵ ئەوە ڕۆژنامە نووسێک لە قەرەباڵغترین شەقامان لێ ئەدرێ یا ڕۆژنامە نووسێک ئەڕفێنرێ لە مووسڵ ئەکوژرێ بکەرەکانی نادۆزرێتەوە ئەوانەی کە ئەو کارانە ئەکە نادۆزرێت خەیرە ئەوەی مناڵەکە ئەدۆزرێتەوە ئەوەی ڕۆژنامە نووسەکە نادۆزرێتەوە ئەو پرسیارە بەڕێی منەوە لایانی پەیوەندیدار هەیە کاک نەفزەتوانێت پێ لێ بکرێت ئێمە من وەکو بڵێن کەسێکی حیزبی وەرپرسی لەقێک نادەسەڵاتی ئەوم هەیە کە بە دواچوم بکەم لەسەر مۆزوع وەکو هاوڵاتیەک ئەمە پرسیارێکی زۆر ماقولە بەس کاک ڕەنج من حەزەکەم یەکشی تر بڵێم هەندێک شتێ فاکتە تو ناتوانانی بیشاریتەوە ئەو برادرە ئەو بەڕێزە کاک هێمن کاک هێمن فەرمووی ئەڵێ بۆچی تا ئێستا لە ڕۆژنامە نووسێکی حیزبی نەدراوە لە پێشکەشکار و کامێرەمانی زوومینی راوە لە هەولێر لە کامێرەمەنی هی کوردستان تیڤی راوە لە سلێمانی لە کامێرەمەنی زاگرۆز لیراوە هی گەلی کوردستانی راوە هینی کورسادی راوە ینی ئەمانە حیزبی نین ئاسۆز نەعاریەکەی دیاریکراوت هەیە بەڕێز مەبەستەکە وێ هەنی جار هەیە گە لە ڕۆژنامەیەکی چێتی دڵنیان بە لە سنووری پارتیا لێدرێ ئەنی بۆ منە لە خۆپیشاندانەکانە زانی چی و لە خۆپیشاندانەکان نیانگەڵا بوو تەسویری نازانم بەرپرسێکی پارتی بوو هەنی تیمی کەناڵی کورساد بنێنە لە ڕاپۆرتەکانی سندیکای ڕۆژنامەسانە شتانی نووسراوە کاگا ئاخرەتەوەی بڵێ چی بۆ ینی قەزیەکە نەگەیشت مەبەستەکە ئەوەیە ئەکە لە ڕۆژنامەیەکی جێتی بدرێت دڵنیا بە لە سنووری پارتیە لە ڕۆژنامەیەکی پارتی بدرێت لە سنووری ئەم مطلقی دیسان ڕاز نییە کاک ڕەنج من عەرزم کردن 2 دقە نابێ لەوە پێشوتم کاک ڕزگار کە پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەی زوئینی کوردستان تیڤە کە هی پارتیە لە شاری هەولێر کە لەوێ بە حسابی تۆ بڵێن دەسەڵاتی لەوێدا بەڕێز کاگاری ئەتەوێت بە یارمەتیت ئەتەوێت پێمان بڵێ مەسەڵەن ڕۆژنامە نووسانی حزبی کە قەت ئێمە تەمەنا ناکەین یعنی هیوادارین ئێمە هەمومان هاوپیشەیەکردین هیچ کەسێک نابێ لی بیرێت و هەر لێیان نازانێت شتێکی سەیرە بەڵام ئەتەوێ بڵێ جەنابەت کە قوربانیانی ڕۆژنامە نووسی حیزبیش بەقەدەر ئەهلیە وام نەوت بەس ئەو بە مطلقی فەرمووی ئەی بۆ ڕۆژنامە نووسێکی حیزبی دەستی بۆ درێژ ناکرێت حاڵەت هەیە بەڵێ فەرموو ناڕۆ ڕەزا پرسیارێکم بۆ کاکەمال باسی پێدانی زانیاری کرد ئایا هۆکای پێدانی زانیاری بۆ بێلانی لایەنداریەوە ناگەڕێتەوە ئەنیەوە لایەنداری لایەنەکانی پۆسیۆنتان کرد بێت ئەگەر بیرتان بێ کاگنۆشیوان لە مقابلێکە لە جزیرە باشکراڵێت لە جێدەکان لێ نزیکم مەبەستی بڵێن میدیا ئەهلەکان ئەڵێ بەعام لێ نزیکم هەروەها باسی ئەوشتان کە لە ڕۆژنامە نووسە حیزبیەکان نەدراوە و ئازاریان نەدراوە لە بەرەگی سەرا ئەگە بیرمان بێت لە کاتی خۆپیشاندانەکاندا ڕێگەی تەسویرکردن لە هەر چوار کەناڵی زاگرۆز و کوردستان تیڤی و گەلی کوردستان و کورسا جیرە ئایا ئێوە هەوڵستان چی بوو؟ ئەو پیاوەی تەنیشتی شەڵە من یەکێکم لەوانەی کە لێیانم خواردەوە مایکەکەی بەرە باخۆی قسە بکە بەڵێ من لێچێکم لەوانی کە پەلاماری کامێرەکاندام ئەگەر پێشمەرگیان فریام نەکەوتنایە خراپیان بەسەر یەک داواشمەیە بە دێ ڕێک پێناسم بۆ کوردستان پۆست بکەن پێناسی کوردستان پۆستم بکەن بە دێ ڕێک ئەو دوو ڕێزە ئەو پەیوەندی بە ئێمەوەنی ئەو پەیوەندی بە ویشەوەنی من پێم وابێ هەج ڕۆژنامە نووسێک حیزبی بێ ئەهلی بێت تەنانەت هەتەنانەت ئەگەر هاوڵاتیکی ئاسایی ئەم وڵاتەش بێت هیچ کەسێک ئەبێ بۆی نەبێت دەستێژی بکاتە سەری و کەرامەتی بشکێنێ لە شوێنێکە ئەبێ ئەگەر ئەمە قسە لە سەری ئاسایی بوونی ئەم وڵاتە بکەین ئەبێ ئەگەر کەسێک گلەیە گرفتێکی لەگەڵ کەسێک تراوی بەماین کاتە بەردەمی دادگان نەگەوەیکە لێبات ئەمە لا ئێمە بڕاوەتەوە و ئێمە چەند جارێکی شەڵێسمان لە بەرامبەرەوە دەبرێت ئێمە کە داکۆکی لواکەین تاکۆکی تەنها لەو فۆرمە ناکەین کە میدیا ئەهلی تاکۆبەتەوە داکۆکی لە کۆی ئازادی فەر دەکەین لە ناو کۆمەلگا کە نابێت هیچ کەسێک دەستدرێژی بکاتە سەری و ئێمە پشتیوانی ئەوەین سەبارەت بەوەی کە بەڕێز نەوشیروان مستەفا لە کەناڵی بەوەی کە ئێمە ئیتیهامەکرین بەوەی کە ئێمە سەر بە ئۆپۆزیسیۆن بین بەڕاستی ئێمە هەر لە بیدایەت و لە سەرەتاوە کە دروست بین زۆر لە برادران لێرن کە ئازادوانە شارەزان ئێمە بەردەوام ئیتیهامەکرین ینی ئەو ئیتیهامکردنە و من خۆم لە قسەکانە ئیم کرد ئەوەیە کە ئێمە ناشرین کرین ئێمە لەوە دابڕێنرین کە ئێمە گروپێک ڕۆژنامەنووسی سربەخۆ و ئازادین و فۆکسمان لەسەر دەسەڵاتە بە دەرەجەی سەرەکی بۆی کە چاکسازی بکات بۆی کە کەم و کوڕەکان چارەسەکی ڕێشەی بکات و ئێمە نەشمان شار دەتوانێت ئێمە وەکوی کاگازاد وتی کە ئەوپۆزیسیۆن
دەوری باشی بۆ ئێمە لەگەڵ ئەوە بووین باشکراوتمانە لەگەڵ دروستبوونی ئۆپۆسیۆنێکی تەندروستا بووین نەگە ئۆپۆسیۆنی کە پێشترە بۆ پێش بەڵام ئەگەر ئێوە میدیای هەموو خەڵکن بۆ کاتێکە ڕۆژنامە نووسەکانی کەناڵی کورسات و زاگرۆز و کوردستان تیV لیانەیرا بۆ ڕۆژە لە ڕۆژان ئیشمان لەسەر کردووە نەکردمانەتە خەبەر ئیشیشمان لەسەر کردووە گەسەری بەس دیارە نەخوێنراوە ئیشمان لەسەر کردووە بڵاومان کردوانەیە ئێمە ڕەنگە ئەوە بێ بڵێ مەسەن بۆ بەقەدەر حەزمی خۆی من یەکشت پێ بڵێم ئێمە دەیان ئەوەی بۆیە بۆی کاکنە بەزم وتمەوەی کە پیشانەی زۆر کەمە ئێمە هەر لەو ڕۆژانانێ دەیان جار لە ڕۆژنامە نووسمانیراوە فەلاقە کراوە پشتێمی کێبڵ بۆ نەمان کردو بە خەبەر چونکە ئەمرەمان بڵاو کرێتوانێ حەسمان کردو خەریکە خۆمان خۆفێک بڵاوەکەینوانێ لەسەرەوەی کە بەڕاستی کەس ئیش نەکات یانی جاری وا بووە گروپێک دەرچووە جارێکیان کاقیمات فرای ڕۆژنامە نووسێکمان کەوت لە زەرفی 25 دقا ڕۆژنامە نووسێکمان لە سجن یانی لە گرتنی هێنایە دەرەوە لە پاسێکە گیرابوو هێنامە دەڕوانێ کە هاتە هاوڵاتی پشتی هەڵایەوانی خەڵتانی خوێنکراوە نەمان کردوتە خەبەر يعني ئمە واشێن لە خۆمان کردو زۆر جار نەماکردوتە خەبەر زۆر باشە بەڵێ فەرموو وڵی من پرسیارێکم لە کاگاری ئەڵێ کوشتنی سۆرانی مامە حەمە لە کەرکک بۆ و لە دەرەوەی سنووری دەسەڵات یاریمی کوردستان بوو باشە کوشتنی سەر دەژ عوسمان و سووتانی ئارتی خۆ لە سنووری هەرێمی دەسەڵات یاریمی کوردستانە بوو نازانم سەر دەژماوتیان تیرۆریستە و ئێن ئارتیش تا یاسی شتێکمان نەبینەوە کە شایانی دڵخۆشی بێت بەڵێ وڵاهی من جوابی ئەو ماوەتەوە کە جەناب متابعە کرد بێت ئێمە هەر لەو کاتەیە کە لیژنەی پەیوەندیدار بە مەسلەی شەید سەردەشت وابزان پرس کۆنفرانسیەکیان کرد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان من ئەوسا بەرپرسی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەرکرداتی پارێزگای سلێمانی بووم وتمان بەرپرسی یەکەم ئەو لیژنەی پەیوەندیدارەیە کە ڕاستیەکان وەکو خۆی بە خەڵکی کوردستان بڵێ هەتا ئەگەر وەزیری ناوخۆ سەربەلیستی وەکوڵێن زەردیش بێت سەر بە پارتی بێت ئەمە ئەو مۆزۆع یەکەم مەسلەی سووتانی NRT دیسانەوە ئەگەر جەناب سەیری ئەرشیوی ئەم تەلەڤیزۆنە بەڕێزە بکەیتەوە یا سایتەکەیان بکەیتەوە یاخۆ ڕۆژنامەی هاوڵاتی و ئاوێنە موقفی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕوون و ئاشکرا بووە بەدەست درێژەیەشی زۆر نابەجێمان زانیوە بۆ سەردەنجی ئازاد و میدیای ئەهلی لە کوردستان بەڵام من حەزەکەم یەک کەواتە ئێوە مەسەڵەن کەواتە ئێوە ئەو تەسریحی ئەو لیژنەی کە سەبارەت بە کوشتنی سەردەشت عوسمان خرایە ڕووکەواتە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێی ڕازینن ئێمە ئەوسا من نەسی قسەکانی خۆم بیرماوەسا چیمت کەواتە تۆی مقنع نەکرد من نیم کاگڕنج من بە زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ پارتی دیموکراتی کوردستان مقنع نییە بەوە ئێمە پێمان وا بوو پێویست بوو ورتر ئەو زانیاریانە ئیشی لەسەر بکرێ ئەجا دوایی لە بەرامبەر کامێریا و لەناو ڕۆژنامەکان هەڵێنی ئەلام کرد ئەزانی ئەو لیژنەیە غەدرێکی زۆری لە زەردەشت کرد یعنی لە یەک حاڵەت تا دوو جار تیرۆری کرد جارێکیان بەوەی کە سەردەشت بەو جۆرە تیرۆر کرا جاری دوم بەوەی کە وەک تیرۆریستێک ناوبرا بۆ ینی بەڕاستی ئەو لیژنەیە دەبێت ڕوونکردنەوەی زۆر باشتر بدا لەسەر ئەو کێسی سەردەشت چونکە بەڕاستی سەردەشت یەکێکە لەو کوڕە جوانانەی بە ناحەق لەو شارە کاگرنج من حەزەکەم یەکشت بڵێم یعنی شتێک هەیە لەناو ئێمە من هەستی پێیەکەم لە هەرێمی کوردستان ئەو عیلاقەی بۆ فەزای کۆمەڵایەتی و کەڵتوری و کاگازات باسی کرد یعنی ئێستا وای لێ دێت هەندێک کەس پێیان وایە لە بەرەوەی من پارتیم بۆ نمونە ئیتر ڕازیم بە هەرچی سیاسەتێک کە لەناو حکوومەتە بێ کە وەزیرەکەی سەر بەر لیستی خۆمان بێ کە مدیر عامەکە سەر بە پارتی بێ یا مدیری ئاسایشەکە غەڵەتیش کاڵم ڕازەکەی وانە بە پێچەوانەوە لەناو کەس یعنی عنی نازانمەوە تۆ بۆچی گەشتێتەوە خەنەعاتەوە بەڵام بە پێچەوانەوە کەس بڕوا ناکەم یا ڕەنگە خەڵکێکی وابێ بەڵام بە پێچەوانەوە ئازادی ڕادەربڕنی شتا ڕادێکی سنووردار لەناو ئەو حیزبانەیە هەیەەوە بۆ چوونی تایبەتیش هەیە جاخوا گەروانە بۆە ڕەنگە ینی زۆر بچووک ببوونێتەوە بەڵێ کاگازات وڵا ئەو پرسیاری کاکەنەورە بۆ کاکە کەبال کە باسدەوە کات ئێوە داوای سەرچاوی زانیاریەکەن ئەوێ بێلانی بسەلبێن ینی بێلانی زۆر مشکلی لە وڵاتەکە کەمال بووە من زۆر حەزەکەم ینی تێیدی ڕێیەکانی تۆ بکەمەوە تۆ مەسەرن پیاوێکی جوان بیرەکەیتەوە ینی بێلانی زۆر مشکلی لە وڵاتەکە ینی ئیشێکی قورسە ینی من بەگاڵتە ناتوانم تۆ بڕێ ئەحمە محمود عەمر زەید بێلایەنە من نمونەیەک با بڵێمە مەسەن ناکرێ میدیای هەلی سەرنجی بۆ ڕابکێشتەوە بۆ لە بەردەرکی سەرا بەس کەناڵەکانی مەسەن پەیام و سپێدە و کەیانیان هێویجی کە دیار نین مقالێک لەسەرمە بنووسێ ڕێپۆرتاژێ بکات ناکرێ بیکا بەخەم باش ناکرێ بیکا بەخەم مەسەلەی فەرهاد بیرباڵ ئەو کتێکە شیعرەکەی خوێنێتەوە ئەوانە بیکا بە زڵجێکی لەسەر دروستکە یعنی بۆی بێلایەنەکە بسەلمێنێ من یەک حەقەتە زانم من نەسەحوفیم وەنا ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانیشم بەڵام ئەزانم هەواڵێک هەچ هەواڵێک بەهای هەبوو ئەبێ بڵاوی بکەیتەوە جام هەواڵە لە قازانجی دەسەڵاتە لە دەرێتی هەمانش کرا و ناکرێت هەواڵ نووس ڕێپۆرتاژ نووس سەحوفی هەواڵ تێکەڵ بە ئایدەی خۆی بە بیر و بۆچوونی ستافی ڕۆژنامەکە بکات
ئەوە ئیشکالێک دروستەکە و ناشکرێمان شێت ئەمانەتی تیانە بێ کاکە لەم هەفتەی پێشەوە ماچێتێک بڵاو بێتەوە ڕێ دکتۆرەکەی تاڵەبانی هیچ ڕبتی لە بە تاڵەبانی نەبێ شتێکەیە لەبەرەوە بەڕاستی میدیا بۆی بیسەلمێن ئالیە بۆی بیسەلمێنێ ئازادە بۆی بیسەلمێنێ دەروی دەسەڵاتیش و ئۆپۆزیسیۆنیشە و ئەکتیفی خۆی و جوانی خۆی ئێڵێتەوە ئەبێ چی بکات عفوکەی ئەبێ چی بکات ئەبێ ئەو بێلایەنە بپارێزێ من پێم وانە پێدانی زانیاری لە مقابلی ئەوە بێ کە تۆ بیسەلمێنی ئازاد یا سەربەخۆی پێدانی زانیاری یاسایەکەیە ئەبێ ڕۆژنامە و سەربەخۆ بێ و حیزبی بێ وەرچێ بێ ئەبێ زانیاری پێ بدرێ و زانیارانی کە ئەبێ بدرێ ئەمە لە دنیاە وبسایت هەیە وەزارەتەکان وتە بێشەیە ئەم خۆ لێت ناپرسێ کاتی تۆ زانیارێکە دەسەکە لێ ناپرسی ئایا تۆ ڕۆژنامە نووسەکە ئەڵێ پێوانەکە ئەبێ بەهای خەبەر بێ نەک تۆ بەدڵتەیا بەدڵێن ئەمریکا ئەمریکا وڵێ ئەوە شتێکی ترە کە ئێمە ئەگەر بڵین کەم و کۆڕێکمان هەبوو بێت لەسەر هەواڵێک ئەمە جیایە بەڵام قسەکە لەسەر پێدانی زانیاریە ئەگەر تۆ دەرگای زانیارەکان کراوە بێت من بچم ئەم زانیارانە لێرایە لەسەر وەزارەتێکی معەن لەسەر محافزەی سلێمانی لا هەولێر بەڵام من بچم زانیاری کە بێنم و هیچ ئیسیشارەی بەمانەکەم ئەو کاتە من وکو ڕۆژنامە نووسێک بەڕاستی گونابارم بەڵام قسێک لەسەر ئەوە هەیە کە ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لەوەی کە وتەبێژی ئەم حکوومەت بەڵام وتەبێژ قسەت بۆ ناکات پرس کۆنفرانسە گرێت تۆ داوت ناکە زانیاری دەستەوە کەوێت بە شخصی دەستەکەوێت سەرچاوێکی کە خۆی کەواتە دەمێکە میدیای هەلیە وڵاتە لە بلاک لیستە ئەمە کێشەم بخراوەتی بلاک لیستەوانێ بەڕێی من بلاک لیست نییە کاک ڕەنج ئەوە ئەگەر یارمەتیم بی بەڕێی من غەڵەتەکە غەڵەتی سیستماتیکە هیچ وەزارەتێک پێویست ناکە بەشی ڕاگەاندنی هەوێ و یەکێک مدیر عام بێ لەوێ بەوە وەزارەتێک پێویستی بە سپۆکسمان هەیە یعنی وتەبێژ بەڵام بە بۆچوونی من بەداخەوە وا هەست ئەکرێت کە هەندێک جار ئاستی ئەم وتەبێژانە لە شوێنێکایە کە جورئەتی بەرەو ڕووبوونەوەی ڕۆژنامە نووسێکی نییە کە زۆر زانە و لەوانەیە پرسیاری زۆری حاجی لێ بکە بە بۆچوونی من غەڵەتەکە سیستماتیکە ئەوە نییە حکوومەتی هەرێم دانیشتی بێ بڵین کاک دوتۆ بەرهەم یا جەنابی کاک نەسیروان لە کۆبنی پێنجەم لە کابینەی پێنجەم لیستێکیان نووسی بێتەوە ئەمە لیستی ڕەش بێ بڵێن ئەمانە دەرکەن لە هینەکە بەڕێی من ئەوە نییە بەڕێی من ئەوە پەیوەندی هەیە بە باشە من نمونەیە گەێنمەوە مەسەلە سەری کاک مەریوان نەقشبەندی کە لە وەزارەتی ئۆقاف وتەبێژی زۆر سەرکەوتووە بەستە وەزارەتی زۆر سیادی و گرنگە هەیە وتەبێژەکەی بە ساڵی چاوی بە ڕۆژنامە نووسی ناکەێت ئالیا ئەو ڕاستە فەرمێک هی ئەوەیە مەسەڵەن ئەم وتەبێژە مەسەڵەن هەست بە ناشەفافیە کا جوابی پێویستی پێنیە بۆ سەحافە بۆیە خۆی دەزێتەوەیە خۆی ناکەفوە بەڕێی من خۆی ناکەفوە بۆ لەبەری کە جەنابە بووی بە وتەبێژی وەزارەتێک پێویستە سیاسەتی وەزارەتەکە وردەکاریەکانی بەقەر وەزیرەکە بزانی لەبەری خەڵک چاوەڕێ ئەو زانیاری لە یەکاکە پێ بدەیت بەڵام ئەبێ بزانی کەی فلتەری زانیاریەکەی زۆر باش هەر دیتێکی ژەیە کاکەڕان دیتێکی لە کۆی سیستەمی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەموو ئەحزابەکانیەوە دیدێک هەیە کە بە چاوێکی مەترسیدارەوە سێری ڕۆژنامە نووسەکە و بەردەوام ڕۆژنامە نووس وەکو کائینێکی ستایش کرد تەماشاکە بۆیە پێی وایە ئەبێ هینەگەنێ حدودێک دانێ بۆ زانیاریدان بە ڕۆژنامە نووس و بۆ مامەڵەکردن لەگە ڕۆژنامە نووس. بەڕێز کاگازات دوا کۆمنتی تۆ چێ بۆ بینەران من پێم وایە تەکنۆلۆژیای مۆدیرنە و چەمکەکانی مۆدیرنە تەکنۆلۆژی مدرن لە مۆبایل لە سەتەلایت لە تەلەفۆن لە فاکس لە ئیلاخری و چەمکەکانی مۆدیرنە لە شەفافیت لە دیموکراسیت لە مافی وڵاتی بوون لە مافی مرۆڤ ئەمانە بەبێ ئەندێشەی مۆدیرنە دروست نابێ ینی ئێمە قشرەیەک لە مۆدیرنەمان وەرگتووە ئەو ئیشکالەیە کە دروستی کردووە سەرەتا کاکە ئاری جوانی باس کرد پشێویەکەیە هەم دەسەڵات لێپەرپرسە هەم میدیا لێپەرپرسە پشێویەکەی کە ناتوانێت بە شێوەیەکی سیستماتیکانە ڕێکخرێ ئەو سیستماتیکانە ڕێخستنی ئەو پشێویە بەڕاستی هەم لە قەزانجی دەسەڵاتی سیاسیە هەم لە قەزانجی فەزای سیاسی ئازادانێ بۆ هەموو کۆمەڵانی دوا کۆمنتی بەڕستان دوا کۆمنت من هیوادارم ڕۆژەوێ ئەم گەنجە بەڕێزەمان کاک نەبەست کە ئینسانێکی بەهرەدارە تۆزێ بە بڵین کەمتر ڕەشبین بێ بەرامبەر بە دەسەڵاتی کوردی ئیمانی بەوە بێ کە دایم مەجای مفاوزات هەیە ئەو بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە دایم دەرگای مفاوزات و لێک حاڵی بوون و دیالۆگ کراوەیە بەڕێی من دوجار بەس ئەوە ڕێگەی لێک حاڵی بوون و گەشتن بەکەناوی دوا کۆمنتی بەڕستان من پێم وابێت لە کەیسی سەردار عوسمانە پارتی دیموکراتی کوردستان هەڵەیەکی گەورەی کرد بە لە ڕێگای ئەو لیژنەیەوانەیە کە ئیتیهامی خستە پاڵ سەردەشت و نەیتوانی قەناعەت بە خەڵکا کە ئەو کوڕە گەنجە لە پایچی وایمەوە هیوادارم لە کەیسی ئاسۆ سەردیا یەکێتی نیشتمانی هەمان هەڵی پارتی دیموکراتی کوردستان دووبارە نەکاتەوە. بەڕێز کاک نەبەست گۆران دوا کۆمنتت ئەم پێم وایە لەسەر برینی ئەو ڕۆژنامە نووسانی کە بە مەچەکی ئەو خەڵکانە برینەکەیان بۆ دروست کراوە ئازادیەک دێتە بەرهەم لە وڵاتە. بەڵێ بنەرانی بەڕێز و خۆشەویستی وادارم توانی بەتم سەرنجتان ڕابکێشن و هیوای چاکبوونەوەی بەپەلە بۆ بەڕێز ئاسۆ سەردی ئەخوازین و هیوادارین هیچ ڕۆژنامە نووسێکی تر لە هەرێمی کوردستاندا تووشی ئەو حاڵەتە نەبێ و ئومێدەکەین دیالۆگێکی چڕتر و معریفیتر و پڕتر لە نێوان
میدیای ئەهلی و میدیاکاران و دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە دروست ببێت لە پێناوی میلەتی کوردان نەک لە پێناوی حیزبەکانە لە پێناوی میدیاژداوار لێرەشەوە بۆی دوایی پێتان ڕاگەێنمان دەگجار تووشێوی شکالانە بووم لە کەناڵی کورساتیش هەندێک قسە هەیە کە خزمەتی ڕۆژی میدیا و بەرنمەکەم و خزمەتی کارکتەری میوانەکانم ناکاتووە بەگشتی بە زیانی کۆمەلگاکەمان و دیالۆگ و دانووسان کۆتایی دێت بەڕاستی وەکو کەسێک کە بەڕێوبەری بەرنمەکەم هەروەکو چۆن کاک کەمال ڕەوف وەکو سەرنووسەرێک ئازادی ئەوەی هەیە ڕێگە باچی بڕە ڕێگە ناچی بڕە منیش هەندێک کەتە خەمان بەرنمەیەمەوە هیوادارم عاجز نەبن ڕێزی ڕەنسەنگای و کۆی ستاوی ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم کاتێکی خۆش.